خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پارۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی کۆمەڵێک پرسی جیاجیا هەبوو لای خەڵکی کوردستان پرسیارە لەبارەی بایکۆتی مامۆستا و پرۆسەی خوێندن لەبارەی پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەهای زولانە سیاسیەکان لەبارەی ئەو دۆخەی کە بەرەوکوێ هەنگاو دەنێت ئێمە بەسوپاسەوە پێمان باشە هەموو پرسانە ڕوبەڕووی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و کاویش بەڕێز لوقمان وەردیە. کاک لوقمان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەمەوێت لە مامۆستایانەوە دەست پێ بکەین. ئێوە واقعەکەیە کە ناتوانین خۆمانی لێلادەین کە مەسەلەن ڕاپەڕین سلێمانی هەڵەبجە گەرمیان زێ نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستانە. زیاتر لە 3 مانگیشە بایکۆت لەو ناوچەیە هەیە. ئێوە ئێستا پێتان وایە دەبێ و بایکۆتە بشتێ. ئەمە لە چیەوە سەرچاوی کردووە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان لە ڕاستیدا ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە بە دیاریکراوی بایکۆتی مامۆستایان و داواکاری ڕەوای مامۆستایان بۆ پێدانی موچەکانیان و بۆ پلەبەرزکردنەوەیان و بۆ دامەزراندنیان ئەمانە داوای حەق و ڕەوان و ئێمە پێشووتریش لە ساڵانی پێشووتریش کاتێ لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان بووین فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی ئێمە پێداگریمان لەسەر بابەتی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و دامەزراندنی مامۆستایانی وانە بێژە کردەوە و لە 2016 شەوە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران کۆی فەرمانبەران ڕاگیراوە لە هەرێمی کوردستان بەداخەوە کە ئەمە حەقێکی یاسایی وەزیفی فەرمانبەران بۆ مەبەستە مامۆستایان لە دەستپێکی پرۆسەی خوێندندا بایکۆتی خوێندنیان کردووە تا گەیشتوونێتە ئێرە لێرە مەترسیەک ڕووی لە ئەم دەڤەرە کردووە ئەویش ئەوەیە کە خەریکە پرۆسەی خوێندن پەچی ئەکەوێ و ئەگەر وا بڕوە ساڵێکی خوێندنی 700,000 خوێندکار لە سنووری پارێزگای سلێمانی ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیان و پارێزگای هەڵەبجە ئەفەوتێ کە ئەمە بەرپرسیارەتی و مەسئولیەتێکی گەورەیە هەموو لایەکشمان ڕوونەکە بناغی پێشکەوتنی هەر وڵاتێک پەیوەستە بە پەروەردە و فێرکەوتن تەنانەت وتە یەکێک لە زانە ناودارەکانی فەڕەنسا هەیە ئەڵێ دوای نان پرۆسەی پەروەردە و فێرکردن و خوێندنە بۆیە مادام پرۆسەی پەروەردە و فێرکردن و خوێندن ئەمەندە گرینگە کەواتە نابێ ڕێگە بدرێ ساڵێکی خوێندنی خوێندکاران بفەوتێ لەگەڵ ئەوەی کە ئەبینین خوێندن لە کەرتی گشتی لە کەرتی حکومی پەچی خراوە بەڵام لە کەرتی ئەهلی ئەوانەی کە خوا پێداون منداڵەکانیان لە خوێندنگە ئەهلیەکان درێژە پێدەن کەواتە ئەوەی کە زەرمەند دەبێ چێە خەڵکی هەژار و کەم دەرامەتە کە لە خوێندنگە حکومیەکان منداڵەکانیان ئەنێرنە بەر خوێندن ئێمە دوای ئەوەی لە نۆی مانگ بەشێک لە مامۆستایان لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە کە پێیان وایە هاوزەمان لەگەڵ ئەوەی کە بەردەوامە بن لەسەر داو داخوازیەکانیان بۆ پێدانی موچەکانیان بۆ پلەبەرزکردنەوەیان و بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی گرێبەست بەڵام بیر لەوە کراوەتەوە کە نابێت پرۆسەی پەروەردە و فێرکردنیش لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لەم زۆنە پەچی بکەوێت کە ئەمە مەسئولیەت و بەرپرسیارەتێکی گەورەیە و دەرەنجامەکەی ئازاربەخشە ئازارەکەی کەی دەرەکەوێت دوای ئەوەی ساڵ تەواوە بێ دوای ئەوەی کە ئەبینین لە 2 پارێزگا و 2 ئیدارەی سربەخۆی تر پرۆسەی خوێندن بە سەرکەوتووی تەواوە بێ و تەواوە کە نووسنە قۆناغێکتر بەڵام لە بەشێک پرۆسەی خوێندن پەکەکەوێ دوای ئەوەی کە 50,000 خوێندکاری پۆلی یەکی بنەڕەتی لە خوێندن بێبەشە بێت ساڵێک تر کە ئەبێ بە 7 ساڵی داخلی پۆلی یەکی بنەڕەتی بێ ئەو کات ئازارە گەورەکەی بەجەستەی هەموو لایەکمانەگا بۆیە ئێمە پشتیوانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای هەڵسەنگانی دۆخی گشتی هەرێمی کوردستان پشتیوانی لە هەوڵی ئەو مامۆستا بەڕێزانە ئەکە کە بڕیاری دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنیاندایە ئەمە لە ڕوانگەی هەستکردنە بەرپرسیارەتی بۆیە ڕووی دەممان لە مامۆستایانی خۆشەویستە کە ئێمە مامۆستایان لە 2 سەنگەری جیانین ئێمە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە 2 سەنگەری جیانین ئێمە لە 1 سەنگەری ئێمە لە سەنگەری پێشەوەی داکۆچکردین لە مافەکانی فەرمانبەرانی مامۆستایان سەرکردایەتی لە بەلاغی کۆتای کۆبنەوەی سەرکردایەتی بوو جەختان لەوە کردوتەوە ئەم بەلاغە ئەم پەرەگرافە مامۆستایان بە دژایەتی خۆیان لێکیاندایە و کێچێتی هەڕەشیان لێکا بە زەختیان و بیان خاتەوە پۆلی خوێندن بەداخەوە بەشێک ڕەنگە لە ژێر سێبەری مامۆستایان ئەجندایەکی سیاسی لە پشتیانەوە بێ و بەشێک ئاراستەیەم کە ئەم خوێندنەوەی من پێم وایە هەموو مامۆستایانی خۆشەویست بەم شێوازە بیر ناکەنەوە وەک تەکیدم کردەوە ئێمە و مامۆستایان لە 2 سەنگەری جیاواز نین ئێمە لە سەنگەری پێشەوەی جێبەجێکردنی داوەداخوازیەکانی مامۆستایان لە ڕابردووشدا هەوڵەکانی
تیمی یەکێتی لە حکوومەت هەوڵەکانی سەرۆک بافڵ پەیوەندیەکانی سەرۆک بافڵ لە بەغدا لەگەڵ هێز و لایەنە عێراقیەکان بە بەردەوامی تەواجودی سەرۆک لە بەغدا بەشی زۆری پەیوەست بووە بە جێبەجێکردنی داوا و داخوازی چارەسەرکردنی داوا و داخوازی خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە پێشی هەمووشیانەوە چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دابینکردنی شایستەداران کارێم لە چوارچێوەی بودجێ عێراقدا. بۆیە ئێمە لە سەنگەری پێشەوە بین و بەردەوامی تەنانەت کە ئێستا ئێمە تیمی حکوومەتتان تیمی حکوومەت کردووە بڵێ تیمی حکوومەتمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە بەردەوامیدا کۆچی کراوە لە مافی موچەخۆران و مامۆستایان، بەڵام کاتێک کە بابەتەکە ئەگاتە سەر ئەوەی خەتەر لەسەر ئایندەی خوێندکاران و نیملەتەکەمان دروستە بێت ساڵێکی خوێندنیان نەفەوتێ ئەمە نابێ ئێمە هەست بە بەرپرسیارەتەکەین لە ڕوانگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و پەرۆشیمان بۆ پرۆسەی خوێندن و ئایندەی مناڵەکانمان پشتیوانی لە هەوڵی ئەو مامۆستا بەڕێزانەکەین کە دەستیان بە پرۆسەی خوێندن کردەوە و هانی مامۆستایانە دەین ڕووی دەمیانەکەینی کە ئەبێ پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە و لەگەڵ ئەوەشدا ئەبێ سوور بن لەسەر داوە مافەکانیان ئێمەش پشتیوانی سەرسەختی جێبەجێکردنی داوا و داخوازیەکانی خەڵک ینی مامۆستا بەشێک لە مامۆستایان ئەوانەشی کە قەناعەتیان هەیە بچنە هۆڵەکانی خوێندنیش گلیان هەیە بۆچی هێزەکانی ئاسایش بەکارهێنن بۆ ئەوەی کە بچێتە مەکتەبەکان ناوی مامۆستای غیابات وەربگرێ ئاسایش بڕوا ئاسایش لە هیچ شوێنێک ئەوەی ئێمە هەستمان کردووە و ئێمە لە نزیکەوە بەرپرسیارەتی حیزبیشمان لەسەر شانە ئاسایش بە هیچ شێوەیەک ئاسایش پارێزگاری لە ئەمنیەتی ئەگەر ڕۆژێک مامۆستایان بیانەوەی خۆپیشاندان بکەن پارێزگاری لە ئەمنیەتی خۆپیشاندەران کردو خۆتان نەزانن هەلومەرجی ئێستای کوردستان چۆنە ڕۆژانە وڵاتانی دەر و دراوسێ لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان تەدەخولات دەکرێت کاری سەقامگیری ئەمنی ئەتوانم بڵێم ئۆباڵی سەقامگیری ئەمنی و پاراستنی ئاسایشی مامۆستایان و خۆپیشاندەران لە دەستی هێز ئەمنیەکانە بۆیە لەم ڕوانگەیەوە ئاسایش پارێزگاری لە خۆپیشاندەران کردووە بەڵام ئەرچی وەرگرتنی غیابات و سەردانکردنی خوێندنگاکان ئەمە ئەرچی بەڕێوەبەرەتی گشتیەکان و بەڕێوەبەرانی ئێوە لە نێوانێکدا لە نێوان تەڵەبی کە سوکاری 600,000 خوێندکار لەلایەن لەگەڵ تەڵەبی هەزاران مامۆستاک بەڕاستی ڕقەمەکەم لانیە بەوانە بێژوو بە مامۆستای میلاکەوە ئێوە لەو ناوەڕاستە چۆن بتوانن دڵی هەردووکتا لێنێشێ زۆری مامۆستای یەکێتی شێڵێ یەکێتی هەڵبژاردی لە پێشە چۆنە بێ بە زەخت مامۆستا بخاتەوە پۆلەکانی خوێندن ئەمە ئەبێ یەکێتی سندوقی دەنگدا لە بەرچاوگریان مستەقبەلی کاکزانە بابەتەکە هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردن نییە بابەتەکە مەسئولیەتی 700,000 خوێندکارە کە ئەمە پەیوەندی بە ئایندەی 700,000 تەلەبەوە هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی هەستکردنە بە بەرپرسیارەتی ئێمە لێشتان نەشانێمە لە ژێر فشاری کەسوکاری خوێندکارانی ژداینەکە ئەبێ پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە هاوزەمان لەگەڵ ئەوە ئێمە تەکی دەکەمەوە لە سەنگەری پێشەوەی داکۆچیکردنی لە مافەکانی مامۆستایان وای مامۆستایان ئەرکێکی پیرۆزیان لەسەرشانە مامۆستایان لە توێژە هەرە گرنگ و پیرۆزەکەی کۆمەلگانە ئایندەی ئەم میلەتە پەیوەستە بە پرۆسەی خوێندن و پەروەردە پێرکردن ئەمە چه ئەیکا مامۆستاەکە بەو پەڕی ڕێزەوە سەیری مامۆستا ئەەکەین و پێمان وایە مامۆستا بناغی پێشکەوتنی کۆمەلگایە چونکە ئەو نەوەی ئایندەی ئەم میلەتە پەروەردە ئەکا پێمان وایە ئەم ڕوحیەتەی کە لە مامۆستا هەبووە لە سەردەمی ساڵی دوای ڕاپەڕین کە مامۆستا دروشمی سەری بەرزمان بۆ موچەینەوی ناکەین ئێمە ناڵێن داوای موچە نەکەن موچە مافێکی یاسایی و وەزیفی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەبێ بە بەردەوامی داوا بکرێەوە داکۆچی بکرێەوە مافی مامۆستایە 30 ڕۆژ جارێک موچە وەربگرێ و مافی مامۆستایە 4 ساڵ جارێک پلەکەی بەرز بکرێتەوە هەموو فەرمانبەران نەکەر مامۆستا ئێمە داکۆچی کەری سەرسەختی مافەکانیان نەبین بزەڕەیەک لەم سەنگەرە پاشەکشە ناکەین هاوزەمان لەگەڵەوە هانیان ئەدەین هانی مامۆستا بەڕێزەکان ئەدەین کە پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە بۆی ساڵی خوێندنی خوێندکاران لەم دەبەرە خۆشەویستە نەفەوتێ من ئەم ڕۆژانە کاکزانە خوێندکارێکی پۆلی سەی بنەڕەتیم دوان بڕوان پێ بکە ناتوانێت ناوی خۆی بنووسێ کە ئەمە بەرپرسیاریەتە ئەمە مەسئولیەتە بابەتەکە هەر بایکۆت نییە بایکۆتکردن لێکەوتەکانی بایکۆت خەتەرە لەسەر ئایندەی ئەم وڵاتە خوێندکارێکی پۆلی سەی بنەڕەتی نەزانێ ناوی خۆی بنووسێ من پێم وایە بەشێکی زۆر هەرە زۆری ئەگەر بڵێم ئەتوانم بڵێم بەشی هەرە زۆری سەدانەوەتی مامۆستایان 1990 مامۆستایان هەست بۆ مەسئولیەت و بەرپرسیاریەکەن هەستەکەن خەتەر لەسەر ئایندەی منداڵەکانمان و پرۆسەی پەروەردە و فێرکردن هەیە بۆیە لەسەر ئەم بنەمایە هەڵمەتی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن دەستی پێ کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان
وێڕای ئەوەی زەختەکەینەوە لە جێبەجێکردنی داخوازیەکانی مامۆستایان و فەرمانبەران بەڵام پشتیوانی لە دەستپێکردنەوەی قسەیەکی تریشێک کاک لوقمان هەرچەندە لە ناوەڵامەکەتا گوتت مەسەلەن مامۆساڵێمە بە جیرفانی بەتاڵ و بە برسێتی چۆن بچینەوە پۆلەکانی خوێندن ئێوە ئەوەتان لە بەرچاو گرتووەکوێچێتی ئەوە ئەزانن واقعا بێگومان ئەمە لە بەرچاوە ئەم حاڵەتە حاڵەتێکە بەداخەوە کۆی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی گرتوتەوە هێزی پێشمەرگەی کوردستانیشی گرتوتەوە دام و دەستگا ئەمنیەکانیشی گرتوتەوە ئەو ئاسایشەی کە پارێزگاری لە خۆپیشاندانانەکە ئەویش بە هەمان شێوە موچە لە کاتی خۆی داوەرناگرێ تاکی دەکەمەوە بابەتی وەرگرتنی موچە بابەتی پلەبەرزکردنەوە بابەتی دامەزراندن ئەمە مافێکی یاسایی وەزیفی فەرمانبەرانە ئێمە لەگەڵەوەین ئەمانە جێبەجێ بکرێت لە هەوڵەکانیشمان بەردەوامین بۆی کێشە و دارایەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت ئەو پەڕی نیگەرانیشین بم دۆخە قەیرانە دارایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بۆتە بار و ئەرکێکی قرس بەسەر هاوڵاتیاندا ئەمە کاریگەری هەر لەسەر مامۆستا و پرۆسی خوێندن نەکردووە کاریگەری لەسەر کار و کەسابەت و بازاریش کردووە بەڵام ئەمە واقعەکە ڕووی لە هەرێمی کوردستان کردێت تا چارەسەری ئەەکەین ئەبێدان بە خۆدا بگرین ناکرێت پرۆسی خوێندن پەک بخرێت بۆیە لەگەڵ ئەوەی نەکەم هانی مامۆستا بەڕێزە خۆشەویستەکانە دەین کە ئێمە و مامۆستایان لە یەک سەنگەرین ئەبێ پرۆسی مامۆستاگەین بۆ ئەوی پرۆسی خوێندن مامۆستاگە گەر جوێی لێمەیە نیەتێکی هەیە کە بەڵام ڕەنگە بڵێ گەر بن بچمەوە پۆلەکانی خوێندن ئیهمال بکرێن داواکاریەکان بەڕێزت لە کۆبنەوەی جومەی سەرکردایەتی حزبەکەت بەشدار بووی سەرۆکی حزبەکەتت بە شخصی بینیەوە پەیوەندێکی باش لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵێنە دەن نەک بەڕێزت کە گشتیت جەنابەت یەکێکی لە قیادەکانی یەکێتی بەڵام بەڵێنە دەن کە ئێوە بەبێ بایکۆتیش سوور بن لەسەر ئەوەی ئەو فشارەتان هەر لەسەر بێکە کێشەکانیان چارەسەر بکەن ولا سەقفێکی زەمەنیە دۆخەکەیان بۆ ئاسایی بکەنەوە ئێ ببنە پارێزەریان نەک ئەوان بێن بۆ سەرما و بەگەرما بێنە سەر جادە و خۆ دڵنیام ئەوانیش دڵیان لای تەڵەبەکانیانە کە سوکاری خۆیان تەڵەبێ کوڕ و کچی خۆیان تەڵەبێ وانە ئەمە چۆن ئێوە ببنە پارێزەریان پەرلەمانتارەکانتان حکومڕانەکانتان لە هەرێم و عراقیش ماوەستازانە یەکێک لەو تەوەرانەی کە لە کۆبنەوەی سەرکردایەتی باسکرا جەنابی سەرۆک کچیەتی نیشتیمانی کوردستان باسی کرد کە بابەتی قەیرانی دارایی و هەوڵەکان بوو لەسەر چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ بەغدا ئێمە نەمان شاردوتەوە ڕابردووش پێمان وا بووە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە بە لە بەغدا چێشەکانمان چارەسەر بکەین تەنانەت ئەم دروشمی 2 ساڵ 3 ساری بەر لە دروستبوونی ئەم قەیرانە شەکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵی گرتووە بۆ ئەمە بەستەش سەرۆکی یەکێتی و هەموو هەوڵەکانی خۆی بەکارهێناوە هاوزەمان لەگەڵ ئەوە کە هاتینە سەر بابەتی پرۆسەی پەروەردە خوێندن جەنابی کاقوبات بە وردەکاریەوە باسی لە کێشەکانی مامۆستای و گرفتەکان و هەوڵەکانی کرد بۆ چارەسەرکردن خەمی مامۆستا ئێمە بە خەمی خۆمان نێزانی گرفتی کێشەی موچەخۆران بەخی خۆمان نێزانی ئێمە ڕۆڵی ئەم میلەتین ئەمە گرفتێکی گەورەیە بابەتێکی گەورەیە بۆیە نابێ نابکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان دژی بایکۆتە یا دژی داوا و داخوازیەکانی مامۆستایان یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوە نییە پرۆسەی خوێندن پەک بخرێ و ساڵێکی خوێندن ببەوتێ یەکێتی نیشتیمانی کوردستان پشووی زۆر درێژ بووە و پشوشی زۆر درێژە و ئەو کەشە ئازادیەی لەم زۆنە فەراهەم کراوە ئێمە نەکلەی پاژە گەز نابینەوە بەڵکو برەوی پێ ئەدەین بەڵام هاوزەمان لەگەڵ ئەوەدا بەرپرسیارەتیەکی ئەخلاقیشمان لەسەر شانە ئەویش ئەوەیە بەرپرسیارەتی پرۆسی خوێندن و پەروەردە و فێرکردنی 700,000 نەوەی ئایندەی ئەم میلەتەیە ئەمەش بابەتێکە ئەبێ لە بەرچاوی بگرین بۆیە ئەو چەند مانگەی لە پێشمان ماوە ئەبێ پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە بۆ ئەوی مافی پرسیارێکی تر ئەچینە تەوەری تر بەڵام دوو پرسیارم ماوە بۆی کە بینەرم یان ئەوانەی کە و پرسیاران هەیە ینی وەڵامەکەیان پێ بگا من شتێکم بۆ خۆم لە سوشال میدیای تایبەتی خۆم لە فەیسبووکی خۆم نووسیبوو لەسەر مەسەلەی بایکۆت یەکێک بۆی نووسیبووم دەڵێ کاکە گیان 900 کەس لەو ماوەیە بۆ حزبێکی سێبەر دامەزراوە تەنها لە دەڤەری ڕاپەڕین کە بەڕێز لێ پرسرای مەڵبەندی ئەوێش مەسەلەن بۆ ئەوەی سبەینێکە دەنگدان بۆ ئەو کەسانە بەهۆی ئەو مەعاشۆ بچن دەنگ بدەن بۆ حزبێک لە بەرژەوەندی پارتی دموکراتی کوردستان ئەی بۆ منی مامۆستایوانە بێژدان نامەزرێنن ئەمەش حقیقەتێتیانێک کاک لوقمان بەڵێ من تاکی دەکەمەوە من نازانم ئەو ژمارە لە کوێوە هاتووە بەڵام بەداخەوە پرۆسەی دامەزراندن ڕەنگە عەدالەتی تێدا نەبوو بێ ئێمە نایشارینەوە لە ڕەنگە خۆشمان ئێمە ڕازی نەبین لە پرۆسەی دامەزران و شێوازی پرۆسەی دامەزران بە تایبەتی کە هێزێکی سیاسی بایەغ بە دروستکردنی هێزی چەکدارەدا بۆ هێزێکی سیاسی دیاریکەم ڕۆناکەمەوە لە بابەتی انتخاباتی زۆر کاریگەری هەبێ بەڵام ئێمە نەمان شاردۆتەوە کە بابەتی دامەزرانی مامۆستایانی وانەبێژ بە مافێکی یاسایی وەزیفی
مامۆستایان نەزانین و دامەزانی مامۆستایانی گرێبەست بە مافێکی ڕەوایە نەزانین کێشەکە هەر مامۆستایان نییە بابەتی خۆبەخشانی کەرتی تەندروستی ئێمە بیرمان نەچێت کاتێک کە نەخۆشی کۆڕۆنا ڕووی لە وڵات کرد ئەگەر خۆبەخشانی کەرتی تەندروستی نەبان نەخۆشخانەکان بەشی زۆریان پەچیان کرد بوو چونکە فەرمانبەرەکان و کارمەندانی تەندروستی بەشی زۆری بایکۆتیان کردبوو کارمەندانی خۆبەخش شوێنیان گرتنەوە بۆیە ئێمە داوای دامەزانی کارمەندانی خۆبەخشی شەکەین لە کەرتی تەندروستی کامانش خزمەتێکی زۆر گەورەیان کرد باب کەرتەکان ئەگەر سەیری بکەی هەمویان بەیەکەوە بەندن و کاریگەری زۆریە کێشەی موسەر کێشەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بۆیە تاکید دەکەمەوە هاوزەمان لەگەڵەوەی گەندەڵی هەیە بەڵێ هەیە کەم و کوڕی هەیە بەڵێ هەیە ناعەدالەتی هەیە بەڵێ هەیە بەڵام لە پەنا ئەوەشدا پرۆسەی پەروەردە و خوێندنیش هەیە بێ چارەسەر بکرێت کێشەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە مامۆستایان ئەتوانرێن ڕۆژانی شەممە ڕۆژانی هەینی پشوو بەردەوام بن لەسەر خۆپیشاندان لەسەر پێشکەشکردنی دا و داخوازیەکانیان بەڵام لە پاڵ ئەمەدا واجبێکی نیشتیمانی نەتەوەیی لەسەر شانە کە پەیوەندیدارە بە ئایندەی ئەم وڵاتە و میلەتە بناغەی پێشکەوتنی هەر وڵاتێک پەیوەستە بە پرۆسەی پەروەردە و فێرکردن باش ناکرێت ئەم ئەخیر پرسیارم لەسەر و تەوەرە گوایە سەرۆکی حکوومەت فشاری لە جێگری سەرۆکی حکوومەتیان تیمی یەکێتی کردووە کە ئەگەر بایکۆت نەشتێ ئەوە بینتان تێکە چێ و ینی کورت و مختصەر خەڵک ئاوا ئەڵێ پارتی زەختی لە یەکێتی کردو بۆی لەو بچێ بۆ ئەوی تەڵەیەکی پێ بتەقێنێ و دژی مامۆستایان بێ و لە ئینتیخابات دەنگکەم بکە ئەمە حقیقەتی تایە یان ئەوەی کە چەند جارە زەختی لەکەی و پرۆسە خوێندنەکەیە بەڕاشکاوی جواب مامۆستازانەیەکێتی و پارتی قەت لێک ناچن هەرگیز لێک ناچن دوو هێزی جیاین دوو مەدرسەی جیاین دوو تێڕوانینی جیاین بەڵام بەرپرسیارەتی وڵاتمان لەسەر شانە بۆ یەکێت نیشتیمانی کوردستان هەموو لایەکمان شارەزانن ناسینە ژێرباری هیچ فشارێک هیچ هێزێکیش فشار لە یەکێتی نیشتیمانی ناتوانێت فشار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکات هیچ فشارێکی نەکراوە پرۆسەی پەروەردە و فێرکردن دیارە لە شوێنێک بە بەردەوامی و وەکو خۆی ڕۆیشتووە و ئێمە قسە ئەکەین بەرپرسیارەتی ئۆباڵەکە لەم دەڤەرە و لەم زۆنەیە ئێمە فشاریشمان نەکردو ئەگەر فشارمان کردوان نیەتی فشارمان هەبووە ڕەنگە بیدایەتەکەی ڕێگەمان نەدابکە ئەم پرۆسەیە بەم شێوەیە پەک بخرێت بەڵکو پێمان وا بووە کە مامۆستایان بە ئازادان ڕای خۆیان دەرببڕن ئێمە پێمان وایە مامۆستایان پێش ئەوەی ئێمە بگەین ئەم قۆناغا کە داوا و تکا لە مامۆستا بکەین ئەبووە ڕاگەیەنراوێکیان دەرکرد بە خۆیان دەرگای خوێندنگاکانیان کردبەوە هاوزەمان لەگەڵ ئەوەی داوەخوازەکانیشان پێشکەش کردبە چونکە هەموو ڕێگایەک گیرابەر تەنانەت ڕێگای بەغدا و دیداری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراقیش دیدارەکە ڕێکخرا هەموو ڕێگایەک گیراوەتە بەر و با بەردەوام بن ئەبێ بەردەوام بین ئێمە پشتیوانیانی لەسەر دا و داخوازیەکانیان بەڵام دیسان تاکی دەکەمەوە واجبێکە ئەرچێکە خەتەرێک لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردنی کاتێککە خەتەر دێتە سەر بابەتی پەروەردە ینی ئێوە تەنها لە منتەڵەقی ئەو مەسئولیەتەوەیە بەس لە ڕوانگەی هەستکردنە بە بەرپرسیارەت و هەستکردنە بە خەتەرێک ئەو خەتەرش ئەوەیە کەوا پرۆسەی پەروەردە پەچی ئەخرێت ئەو مامۆستا بە ڕێزەی کە ئەڵێ بایکۆت بەردەوامە کە ناچێتەوە بەرد خوێندن ئازارەکە ئەو کات هەست پێەکە کە ساڵی خوێندن تەواو بێت ئەو کات هەست پێەکە کە لە بەشێکی نیوەی هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن بە تەواوەتی تێ ئەپەڕێت و خوێندکاران چنە قۆناغێکی تر و لە ناو سلێمانی و ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیان خوێندنگا ئەهلەکان بە سەرکەوتوانە پرۆسەی خوێندن تەواوەکان و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بەداخەوە ئەڵێم ڕەواجەدا بە کەرتی تایبەت لە بواری پەروەردە و فێرکردن کە هەموو هاوڵاتیەک ناتوانێت ئەو کات ئازارەکە زۆر ئازار بەخشە بێت کە پرۆسەی خوێندن تەواوە بێت بۆیە من دڵنیامە ئەم مامۆستا بەڕێزەی کە ئەمڕۆژ ناڕزایی دەرەبڕێ لەسەر شەقامە بەیانی هەز لە ڕوانگەی هەستکردنی بە بەرپرسیارەتی و ڕوو لە هۆڵەکانی خوێندن ئەکا بۆ ئەوەی مافی ئەم منداڵانە وافی منداڵە هەژارەکان نەفەوتێ تاکیدی شەکەمەوە ئێمەش لە ژێر فشاری کەسوکاری خوێندکاران داینەوە وێڕە ئێوەیەوە ئێمە واجبی ئیداری و بەڕێوەبرنی وڵاتمان لەسەر شانە کاتێک کە خەتەر لەسەر پرۆسەیەکی گرنگی پەروەردە و فێرکردنە دروستە بێ ئەبێ ڕوو لە مامۆستایانی بەڕێز بکەین بڵێ مامۆستایانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ ئەوەی ئێمە پشتیوانی لە داوا و داخوازیەکانتانەکەین بەردەوام بن لەسەر داوا و داخوازیەکانتان بەڵام بفەرمونون هۆڵەکانی بگەڕێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن بۆ ئەوی خوێندن پرۆسی خوێندن پەچینەکە زۆر باش لەوەوە پەیوەندیتان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئێستا لە چ ئاستێکدایە بەردەوام کێشە لە نێوان یەکێتی و پارتی هەیە خەتێکی تۆخ لە نێوان دێگەڵا کێشراوەتەوە دۆخی هەرێمی کوردستان بە زۆرێک خراپە کاک لوقمان موشک درۆن بەبێت ترافیک لە هەرێمی کوردستانە مامۆستازانە ئێمە لەگەڵ تاکی دەکەمەوە یەکێتی و پارتی دوو هێزی نیشتیمانی ئەم وڵاتن و ئێمە لەگەڵ پارتی
تێڕوانینی جیاوازمان هەیە لەسەر کۆمەڵێک پرس ناشارینەوە. لەسەر شەراکەت لە حکومڕانیدا تێڕوانینی جیاوازمان هەیە، لەسەر پەیوەندیکردن لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ تێڕوانینی جیاوازمان هەیە، لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ هێزە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان تێڕوانینی جیاوازمان هەیە، لەگەڵ پەیوەندیەکانمان تێڕوانینی جیاوازمان هەیە، لەسەر خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان کە ناعەدالەتی لە خزمەتگوزاری هەیە تێڕوانینی جیاوازمان هەیە، لەسەر شەراکەت و هاوبەشی تێڕوانین جیاوازمان هەیە، لەسەر سربەخۆیی و سەروەری یاسا و دادگاکان تێڕوانینی جیاوازمان هەیە، لەسەر دەستەبەرکردنی مافی ئازادی چالاکوانانی مەدەنی و ڕۆژنامەنووسان تێڕوانینی جیاوازمان هەیە، و لەسەر داهات دابشکردنی داهات بەسەر تەواوی شار و شارۆچکەکان نەمان شاردۆتەوە تێڕوانینی جیاوازمان هەیە. بەڵام مەسئولیەتی هاوبەشیشمان لەم قۆناغاکەوێت سەرشان. بۆیە بە بەردەوامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر هەمووشیانەوە سەرۆکیەتی سەرۆک بافەڵ بە بەردەوامی داوای یەکێتی و یەکریزی خەڵک و هێزە سیاسیەکانمان کردووە. ئەمە لە لاوازی و زەعیفی یەکێتی نیشتیمانی کوردستان نیە، ئەمە لەو پەڕی قووەتە، چونکە پێمان وایە کاتێک کە خەتەر ئەکەوێتە سەر وڵات بەڕەغمی ئەو جیاوازیانەی کە من ئاماژەم پێکرد، بەڕەغمی ئەوەی ئێمە هەست بە غەدر و غوبنێکی گەورەشەکەین لە ناعەدالەتی لە دابەشکردنی داهات و پرۆژە خزمەتگوزاریەکان، بەڵام کاتێکە خەتەر ئەکەوێتە سەر هەرێمی کوردستان، کاتێک کە وڵاتەکەمان دەست درێژی ئەکەوێتە سەر، کاتێک کە هاوڵاتیانمان هەست بە ئارامی و ئۆقرەیی ناکەن، پێمان وایە ئەبێ یەکێتی و یەکریزی خەڵک و هێزە سیاسیەکانی کوردستان تۆکمە و بەهێزتر بکەین. بۆیە بە بەردەوامی سەرۆکیەتی نیشتیمانی پەیامی ئاشتی و یەکریزی بۆ هێزە سیاسیەکان و خەڵکی کوردستان ڕائەگەیەنێ، و تەنانەت بۆ ئەو هەڵمەتەی کە لە دوای سەرکەوتنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا کە سەرۆک خۆی سەرۆکایەتی شاندی یەکێتی نیشتیمانی کرد بۆ دانیشتن لەگەڵ هەموو هێزە سیاسیەکان لە پێشی هەمووشیانەوە چەند دانیشتنێک کە سەرۆک خۆی سەرۆکایەتی شاندەکەی کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان، کێشەمان لەوە نەبوو ئاستی وەفدەکە چییە، سەرۆک خۆی سەرۆکایەتی کرد، ئامانجەکەش لە چێ بوو، ئامانجەکە پەیوەندی بە نیەت و نیازی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، سووربوونی سەرۆک و سەرکردایەتی یەکێتی بوو لەسەرەوەی کە دەبێ یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستان بچەپینین بۆ ئەوی بتوانین ئەم قۆناغە سەختەی کە ڕووی لە وڵاتەکەمان کردووە، قۆناغی قەیرانی دارایی، خەتەری لەسەر مافە دەستوریەکانمان و هێرشی وڵاتانی دەر و دراوسێ و سەرهەڵدانی گروپە تیرۆریستەکان لە هەرێمی کوردستاندا و خەتەر لەسەر ئەمنیەت و ئاسایشی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانەیە، بۆ ئەم قۆناغا داوای یەکێتی و یەکریزیمان لە هێزە سیاسیەکان کردێ لە پێش هەمویانەوە. داوامان لە پارتی دیموکراتی کوردستانی کردووە کە بین چێشە گفتوگۆکانمان چارەسەر بکەین بە هەوڵی ئەوەی کەوا سەرۆک سەرکردایەتی چەند کۆبوونەوەی کرد، ئەتوانم بڵێم نەگەیشتینە بە نەتیجە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان، بەڵام ئەتوانم بڵێم جۆرێک لە جۆرەکان گفتوگۆی بەردەوام هەیە بۆ ئەوی هەوڵ بدەین بگەین بێ نەتیجە، چونکە ڕێگا ڕاست و دروستەکە ئەوەی ئێمە لەسەر مێژی گفتوگۆ بەیەکەوە چارەسەری کێشەکانمان بکەین، چونکە مێژوو ئەم حقەتەی سەلماندووە کاتێ یەکێتی و یەکریزی لە نێوان خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان تۆکمە و بەهێزە دۆستەکانمان زیاتر دەستی دۆستایەتیمان بۆ درێژەکەن، نەحەزەکانیشمان سڵمان لێ ئەکەنەوە بێگومان پێچەوانەکەیشی ڕاستە لەسەر ئەم بنەمایە، لەسەر هەمان ڕێچکە و ڕێبازی سەرۆک مامزەلال کە کاتێک کە خەتەر ڕووی لە هەرێمی کوردستانە کرد هەمیشە دەستی ئاشتی و ئاشتەواییمان درێژ بووە، لەسەر ئەم بنەمایەش جارێشتر سەرۆکی یەکێتی لە دوا کۆبوونەوەی سەرکردایەتی جەختی لەما کردەوە. وێ ڕایەوە هاوزەمان لەگەڵەوە یەکێتی و سەرکردایەتەکەی هەموو پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هێزە عێراقیەکان، لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ، لەگەڵ وڵاتانی زلهێز و هاوپەیمانان لە جیهاندا، هەموو ئەو پەیوەندیانەی کە خۆی هەیەی و ئەو سەروەتە معنەویە گەورەیەی کە لە پەیوەندیەکانی سەرۆک مامزەلاریشەوە بۆمان ماوەتەوە بەکارمان هێناوە بەکاری دێنین بە بەردەوامی بۆی بتوانین میلەتەکەمان بگەین کەناری ئارام و هەڵبدەین ئەو قەیرانی کە ڕووی لە وڵاتەکەشمان کردێت چارەسەری بکەین. باشە گەشتبینن بۆ لەو ڕۆ، یعنی گەشتبینن کە هەنگاوەکانتان بچێتە پێشەوە لە بەرەوەی دۆخەکە لە ئاستێکە کە کەس لە دۆخەکە ئەمین نییە. ئەوەی کە پەیوەندیدارە ئێمە بە بڕیار و نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕووی دەممان لە هەموو هێزە سیاسیەکانەکەین، هیچ هێزێکی سیاسی بیر لە قۆڵبادانی یەکتری نەکاتەوە، ئەبێ لە پێناوی دەرباسکردنی میلەتەکەمان بین یەکێتی و یەکریزی هێزەکەمان بتەوتر و بەهێزتر بکەین، چونکە هەموو بستە خاچی هەرێمی کوردستان معڕەزە بۆەوەی کە خەتەری لەسەر بێ. خۆ ئێمە ئەزانین کە ڕەنگە کاتێکە سلێمانی مەتاڕی سلێمانی داخرا، کاتێککە مەتاڕی عربەت بۆمبابارانەکرا، کاتێککە هاوڵاتی شەهید دەبوو ڕەنگە بەشێک پێیانوە بێ خەتەر لەسەر ناوچەکانی ترنیا. ئێستا ئێمە خەتەر کاتێکە
هەولێر بۆمبە بارانەکرێ بە موشک بارانەکرێ وا هەستەکەین کە ئازار بە سلێمانی ئەگا کاتێک خەتەر لەسەر زاخۆ ئەبێ وا ئەزانین دڵی گەرمیان ئازارە چێشێ بۆیە کوردستان یەک پارچەیە ئێمە هەست بە برسیارەتەکەین بەرامبەر بە هاوڵاتیەک چ ئەم هاوڵەتێ دانیشتنی زاخۆی دەلال بێ چ دانیشتوی دەبەری ڕاپەڕین بێ چ گەرمیانی شەهیدستان بێ هیچ جیاوازیەکی نییە بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە ئەم قوارەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە بە حکمی ئەوەی یەکێتی لە پێشەوەی هێزەکانی تر ڕووبارێک خوێنی لە پێناوی ئەم قوارەی هەرێمی کوردستان بەخشیوە بۆیە ئازارەکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر ئەگا کاتێک کە ئازار بە هەرێمی کوردستانەکە لەم ڕواگەیەوە یەکێتی داوای یەکێتی و یەکریزی هێزە سیاسیەکانەکە و داوای ئەوە ئەەکەین کە لەم دۆخی هەرێمی کوردستاندا کاتی قۆڵبادانی یەکتری نییە کاتی هاندانی چین و توێژە جیاوازەکان نییە کاتی ئەوەیە دەست لە ناو دەستی یەکترین لەسەر مێزی گشتگۆ کێشەکانمان چارەسەر بکەین بێگرتووی بەعینادی و غروری هیچ شتێک چارەسەر بێ غروری سەرنجامی ئەوەیە کە میلەتەکەمان و هێزە سیاسەکان خۆیان زەرەکەن و ئەزمموی چەند ساڵی ڕابردوش ئەم حقەتی سەلماندووە بۆیە ئومێدەوارم تەواوی هێزە سیاسەکان پند لە ڕابردوو خەتێکێ لەسەرەوەی کە ئێوە بە بەڕێزیشت باست کرد کە کێشتان لە کۆمەڵێک بواری خزمەت گوزاریە مەسەلەن لە ماوەی ڕابردوو بە مەبەست وەکو خۆتان وتوتانە ینی ئەوە قسەی یەکێتیە بەهۆی پارە و خزمەت گوزاریوانە فەرقێک دەرکەوتووە لە جادە و مەسەلەن ئێستا بۆ نمونە من ئەگەر بەرنامەیەک دابنێم لە فەیسبووکەی خۆم یەکێک بۆ منووسێ جادەی بالیسان دوو سایدی هیزۆب دوکان دوو سایدی دەربەندی خان کەلار ینی بۆ منووسن بۆ ئەوانەتان بۆ چارە سەر ناکرێ ئەمانە هەمووی بە هەڵواسراوی ماوەتەوە پەیوەندی بەو کێشە هەڵواسرا و کێشە زۆرانەی نێوان یەکێتی و پارتی حکومڕانیەوە هەیە کاگڵقمان من ئیشارەتم پێدا کە مامۆستازانە گوتم ئێمە تێڕوانینمان لەسەر شەراکەت لە حکومڕانی و دابشکردنی داهات و پرسی خزمەت گوزاری هەیە ئەمە ناعەدالەتێکی زۆرەیە ئەمە پێشووتریش نەمان شاردوێتەوە ڕامان گەیاندووە کە پێمان وایە داهات لە هەر بستێکی هەرێمی کوردستان بێ لە دەواازەی برایم خەلیل بێ یا لە باشماغ بێ یا لە پەروێزخان بێ یا لە حاجۆمەران بێ باج و دەرامەتی ناوخۆ لە سنتەری پایتەخت بێ لە هەولێر یا لە سلێمانی یا لە دهۆک یا لە هەڵەبجە بێ داهاتی هەموو خەڵکی کوردستانە پێویستە لە یەک سندوق کۆ بکرێتەوە بە یەکسانی دابەشی سەر هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بکرێت کە تاکو ئێستا نەکراوە ناعەدالەتی لە پێشکەشکردنی پرۆژەی خزمەت گوزاری یەجگار زۆرە دەڤەری ڕاپەڕین ئەگەر بنمونە بێنینەوە هەموو کورشانازی بە دەڤەری ڕاپەڕینەوەکە چەخماخی ڕزگارکردنی خاچی پیرۆزی کوردستان لە ڕاپەڕینەوە لێدا بەڵێ تاوانی هاوڵاتیەک لەم دەبەرە چی ئەگەر داهات لەم دەبەرە نەبێ ئەگەر دەواازەیەشی فەرمی سنووری لێ نەبێ بنمونە 2 ساڵەدا دەواازەی چێ لێکراوەتەوە کە ئاستی داهاتی ڕۆژانەی ناگاتە ڕوبعی دەبەرەکان و ناوچەکانی تر بۆ سزا بدرێ لە ڕووی سیاسیەوە جیاوازی چی ئەگە بەشێک لە داهاتی برایم خەلیل تەرخان بکرێ بۆ ئاودانکردنەوەی دەبەری ڕاپەڕین ئەمە شانازیەکی گەورە نییە ئەی بەرهەمی خەبات و تێکۆشانی ئەم دەبەرەنە بۆ سەرنجام بۆتە ئەوەی کەەوە تەواوی خاچ پیرۆزی کوردستان ڕزگار ئاودان بکرێتەوە گەرمیانی شەهیدستان گەرمیانی ئەنفال ئەگەر بەشێک لە داهاتی برایم خەلیل تەرخان بکرێ بۆ ئاودانکردنەوەی گەرمیان ئەمە شانازیێکی گەورەیە زیان ناگە بە دهۆکی دەلال زیان ناگە بە زاخۆی ڕەنجین بۆیە ئێمە پێمان وایە ئێستاش فرسەت لە بەردەم ئێمە ماوە کە ئێمە بین هەموو ئەوانەتانوی بڵێن ئەوانە نیەت پاچیش دەرەخەن ئەمە ئەو پەڕی نیەت پاچە بێگومان ئەمە بەرنامەیەکێتی نیشتیمانی کوردستانە پێمان وایە بێک چاوسەیری تەواوی شار و شارۆچکەکان بکرێ و بەیەکەوە هەوڵ بدەین بەرپرسیارەتی و مەسئولیەتی مێژووی ئەم هەرێمە لە ئەستۆ بگرین ئەم خەتەرانی ئەمڕۆ ڕوو لە هەرێمەکە داوامان لێەکە کە بێ بە خۆمان دابچینەوە باش ئێستا کە ئەڵێن یەکێتی علاقاتی لەگەڵ ئێران باشە و پارتی لەگەڵ تورکیا باشە ئەگەر بۆ نمونە ئەو مەترسیانە هەبێ و ئەگەر یەک پاکێز هەبێ ئەو نیەت پاچی هەبێ بۆ نمونە مەسەلەن ڕەنگە یەکێتی بە دۆستەکەی خۆی بەڵێن ئاساییە مەسەلەن یەکێتی پەیوەندی لەگەڵ ئێران 600 کیلۆمەتر حدودی هەیە لەگەڵی تورکیاش مەسەلەن کە هەڕەشە لە سلێمانیەکان لە دەڤەرێکا پارتی بڕوە مەسەلەن مؤسسات بەکار بهێنرێ ئەمانە هیچی نابیندرێ کاگڵقمان ئەزانی مامۆستازانە خەلە لە ئێوەیە هەستان بەکەم و کورتی کردو بۆ لە خۆتان مامۆستازانە ئێمە پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی دەرو دراوسێ یەکێتی پەیوەندیەکی هاوسەنگ ڕاگرێ ئێران وڵاتێکە دراوسەی ئێمەیە پێمان وایە لەسەر بنەمای ڕێزگرتن لە سەروەری خاچی یەکتری ئێماکرێ دوو دۆستی زۆر باش بین لەگەڵ یەکتری تیجارەتمان پێکەوە خاڵی سنووری و بازرگانیمان هەیە بیرمان نەچێ ئێمە تاکە دەواازەی
بازرگانیمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بۆیە ئەبێ پەیوەندیمان لەگەڵ ئەم وڵاتانە زۆر باش بێ ئێمە لەگەڵ تورکیاش پەیوەندیەکانمان خوازیاری باشترین پەیوەندین چونکێشێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک خەتەر نییە لەسەر دەوڵەتی تورکیا ئێمە هەمیشە بەردەوام هەڕەشە بە پێچەوانەوە ئێمە بە بەردەوامی هانی دەوڵەتی تورکیاماندا ئەگە بگەڕینەوە بۆ مەژوو ساڵی 93 سەرۆک مامزلال هەموو جوودێکی لەگەڵ ئۆزالی ڕەحمەتی بەکارهێنا بۆ ئەوەی ئاگربەس ڕوویدا لە تورکیا ئێمە هەمیشە هانی دەوڵەتی تورکیامان داوە کە کێشە ناوخۆیەکانی کێشەی بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بە گفتوگۆ چارەسەر بکات بگەڕێتەوە بۆ سەر مێزی گفتوگۆ هانی هەموو وڵاتانی دەر و دراوسێ ئەدەین کە کێشە ناوخۆیەکانیان بە گفتوگۆ چارەسەر بکەن ئێمە خەتەر نین ئێمە خوازیاری ئەوەی باشترین پەیوەندیمان هەبێ کاتێک کە درۆنی تورکیا دێ لە سلێمانی و لە عربەت پێشمەرگەی ئێمە شەهید دەکات ئەمە غەدرێکە لە یەشێتی نیشتیمانی کوردستان و لە سلێمانی ئەکرێت وە کاتێک کە ساڕۆخ بازرگانێک هاوڵاتێک لە هەولێر ساڕۆخی ئێرانی دەلەوێ هاوڵاتێک شەهید دەکات بەر لە هەموو شوێنێک ئازار بەجەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئازار بە سلێمانی و بە ڕاپەڕین و بە گەرمیانەگە ئێمە خوازیاری ئەوەی وڵاتانی دەر و دراوسێ ڕێز لە سەروەری خاچی هەرێمی کوردستان بگرن ئەمە غەدرە لە خارێمی کوردستانەکرێت زا چ هەولێر ساڕۆخ باران بکرێ چ درۆن لەسەر سلێمانی و دەڤەری سلێمانی ینی ئێوە پێتان وایە لە نیەت و نەهجی خۆتان خەلەلی تێدانە بەڵام بەرامبەرتان ڕەنگە وەک پێویست دێتە پێش بە هیچ شێوەیەک ئێمە هیچ کردارێکمان نەکردووە زیان بە دەوڵەتی تورکیا بگەێنێ کە هەر وەک زیانمان بە دەوڵەتی ئێران نەگەیاندووە زیانیان بە سووریا نەگەیاندوە زیانمان بە وڵاتێکی تر نەگەیاندووە بەڵکو خوازیاری ئەوە بووینە کە باشترین پەیوەندیمان هەبێ بەڵام پێمان وایە ئێمە ئەبێ کاتێکە لە هەرێمی کوردستان تاکی دەکەمەوە کاتێکە سلێمانی ئازاری پێ ئەگا دۆک ئەبێ پێی نیگەران بێ بە پێچەوانەشەوە بۆیە تاکی دەکەمەوە کاتێککە ئێمە یەکێتی و یەکرزیمان لە نێوان خۆماندا هەیە کرێ هەنگاو بنین بۆ ئەوی باشترین پەیوەندیمانە بێ هەلو مەرجێک ڕووی لە وڵاتەکە کردووە شەڕی غەزە خەریکە پەلە کێشێ لێکەوتەکانی خەریکە هەر لە بواری ئەمنیەوە دروست نابن لە بواری ئابووریشەوە دروست بی هەر زوو سەرکردایەتی یەکێتی لە یەکەم کۆبوونەوەی دوای کۆنگرا لەسەر ئەم پرسە وەستین پێمان وە بوو هەموو جوهدێک بکەین بۆی پرشتی ئەم ئاشوبە کە لە غەزەوە دەستی پێکردووە هەرێمی کوردستان نەگرێتەوە ئێستاش کاتمان لە پێشماوە بۆ ئەمە بەسەش ئێمە تاکیدمان کردوێتەوە کە ئەبێ نێوماڵی کورد ڕێکخینەوە باش خزمەتی میلەتەکەمان و وڵاتەکەمان بکەین بەم شێوە ئەتوانین ڕوبەڕووی هەموو ئەو ئالەنگاریانە ببین و کەڕوو لە وڵاتەکەمان باشە پرسێکی تر هەیە کاک لوقمان مەسەلەن هەرێمی کوردستان ئێستا پەرلەمانی نییە و مەسەلەن دادگای لەژێر پرسیاردایە ئەنجومەنی پارێزگای نییە حکوومەتی کاربەڕێکەرە و دادگای فیدرالیش ئەو یاسا ئەو داوای ئێوە هەیە دەڕۆژ تەخیریەکە هەرێمی کوردستان بەم شێوەیە بمێنێتەوە هەز ناکەی مەترسی گەورەی لەسەرە کاکزانە خۆزگە ئێمە دیسان ئەگەڕێمەوە سەر ئەوی لە نێو خۆمان ڕێککەوت باینە ئێمە ساڵێک ینی ئەوە تاکە دەرمانی هەموو دەردێکە بێگومان ئێمە ساڵێک و سێمان جما بوو کە خولی پێنجی پەرلەمانی کوردستان تەواو بێت ڕوئیایی یەکێتی نیشتیمانی کوردستانمان خستە ڕوو بۆ هەمواری یاسای هەڵبژاردن ڕامانگەیان کە قانونێک هەیە 30 ساڵ بەر لە ئەمڕۆ دەرچووە لەگەڵ هەلومەرجی سیاسی پێشکەوتنی ئاستی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ناگونجێت پێویستە هەمواری بکەینەوە تقریبا لەگەڵ هێزە سیاسیەکانی تر کەتینە گفتوگۆ جۆرێک سازانمان دروست کرد بەڵام بەداخەوە ئەو کات پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان نەسازا دوای کەتینە کۆبوونەوەی سیاسی کە بەشێک لە کۆبوونەوەکان ئێمە ئامادەی عزوورمان هەبوو بەداخەوە دیسان نەمانتوانی لە نێوان خۆمان ڕێکەوین تا سەرنجام بڕیاری محکەمەی فیدراڵی لێ دەرچوو کە پەرلەمانی کوردستان هەڵوەشێنرایەوە پەچی خرا ئێمە بۆ ئەوەی ئەو ئامانزانەی کە هەمانە هیچ داواکاری حیزبیمان نییە ئێمە ڕووی دەممان لە محکەمەی فیدراڵی کردووە بۆچی بۆی قانونێک لە هەرێمی کوردستان بێبێ هەڵبژاردننی پێ بکرێ عەدالەت لە نوێنەرایەتی جوگرافی دەستەبەر بکە هاوڵاتی ئاشکاتەوە لەگە پرۆسی هەڵبژاردن قانونێک بێ زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکات یاسایەک بێ هەموو هێزە سیاسەکان متمانەیان پێ بێ ئەوە داواکاری ئێمە بوو کاتێک لە هەرێمی کوردستان نەگەیشتی نەتیجە ڕێگای ڕاستەکە محکەمەیە ڕوومان لە محکەمەی فیدراڵی کردووە چاوەڕوانی خوازیار بوون کە زووی قەرار درابا بۆ ئەوەی بەرچاوی کۆمیسیۆنیش ڕوون بێ بۆ ئەوەی کاتی هەڵبژاردن دیاری بکرێت ئێمە سکاڵامان کردووە ئێمانەوێ پێکاتەکان نوێنەرایەتی ئەگەر قەول بێ کورسی پێکاتە لە هەرێم هەبێ ئەبێ نوێنەرایەتی ڕاستەقینەیان هەبێ کورسی پێکاتەکان بە شانازیەوە پێشنیاری سەرۆک مامزەلال بوو بەڵام بۆ ئەوە بۆ خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن نەک نوێنەرایەتی هێزی سیاسی دیاری کراون بۆ ئەوە بووە
ڕۆڵی ئەتوانم بڵێم ڕۆڵی خێر لە نێوان هێزە سیاسیەکان بجێڕن نەک ببنە بەشێک لە قوڵکردنەوەی ناکۆچی لە نێوان هێزە سیاسیەکان کە بەداخەوە لە دووخولی ڕابردوو وا بووە بۆیە ئێمە پێمان وایە بەشێک لەلایەنە جوانەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەستەبەرکردنی مافی پێکاتەکان بووە حەق نادەینە خۆمان و بێگومان حەقش نادەینە هیچ هێزێکی سیاسی یاری بە مافی پێکاتەکان بکە لە ململانی سیاسەکان لەسەر ئەم بنەمای سکاڵامان تۆمان کردووە چاوەڕوانی ناترسن لە هەڵبژاردننی وەکو یەکێتی بە هیچ شێوەیەک ئامادەین ئێمە ئەمڕۆ هەڵبژاردن بکرێ گەواهی دەریشمان بۆ هەڵبژاردننی پارێزگاکانی عراق بوو کە بەداخەوە ئێمە کاتی خۆشی بیردان ئەگەر بیری جەنابەت و بینەرانی خۆشەویستیش بهێنینەوە لە دیدارێکی وابزانم ڕوودا و کردی لە هەولێر سەرۆک بافڵ ڕایگەیاند کە بۆ هەڵبژاردننی کەرکووک با یەک لیستی کوردی هەبێت یەکێتی زۆر هەوڵیدا لەگەڵ هەموو هێزە سیاسیەکان ئێمە بیرمان لە زەرەر و قازانجی حیزبی ناکردەوە بیرمان لە قازانجی میلەتەکەمانە کردەوە چونکە ئێمە پێمان وایە لە ناوچە دابڕێنەوەکانە بێ کوردایەتی کوردستانیەتی بکەین لە ناوچە دابڕێنراوەکان بۆیە خوازیاری ئەوە بووین تەواوی هێزە سیاسەکان لە دەوری یەک لیستی کوردستانی کۆ ببینەوە بۆی ئەم حقەتە بسەلمێنین کە بەڕەغمی ئەوەی لەم هەرێمی کوردستان ناکۆچی سیاسیشمان هەیە بەڵام کاتێک کە خەتەر دێتە سەر مافەکانی گەلەکەمان لە ناوچە دابڕێنەوەکان ئێمە یەک لیستین بەداخەوە جگە لە حیزبی شیوعی بە سوپاسەوە کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی تێدا بوو یەک لیست بوو هیچ هێزێکی سیاسی نەهاتە ژێرباری ئەوەی کە واز لە بەرژەوەندی حیزبیەکانیان بێنێ و لە پێناوی میلەتەکەمان لە چوارچێەوەی دەوری لیستی هاوپەیما لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە کۆ ببنەوە سەرنجام بینیمان بەس یەک لە هێزە سیاسیەکان زەرری زۆر گەوریان لە کووردا دەنگەکانی کوردیان بەفیڕۆدا ئەمە وای کرد بەشێک لە خەڵکی کوردستانیش کە ڕەنگە سار بووبێتەوە لە بەشداریکردن لە پرۆسی دەنگدان بۆیە ئەمە نیەتی ئێمە بووە خۆزگە ئەمە ڕوویدا بە کە ئەمە ڕووی نەداوای سە دوای دەرەنجامەکانی هەڵبژاردنیش دیسان ئێمە پێمان وایە ئەبێ ئەو کورسیانەی کە کورد بەدەستی هێناوە کێچێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتێکی گەورەی بەدەستێناوە لە کەرکووک ئەبێ یەکریزی کورد بپارێزین بۆیە من ئەڵێم ئێمە لە هەڵبژاردن ناترسین و ئامادەین بۆ هەڵبژاردن ئەو کاتیش کە داوای یەکلیستیمانە کرد بەشێک لە هێزە سیاسەکان پێیان وابوو لە زەعیفە ئێمە یەکێتی وا ڕاهاتووە لە قووەت و هێزەوە داوای یەکێتی و یەکگرتوەکە کاتێک کە لەو پەڕی قووەت و هێزدا بوو ئەو کات داوای یەکریزی و یەکێتی و یەکلیستی ئەکا بۆیە ئەمە لە بەرژەوەندی کورد بوو بەداخەوە گوێیان لێ نەگرت. باش ئێستا گەر هەڵبژاردننی کوردستان بکرێت پەرلەمانی کوردستان بکرێت قسەیەکەیە کە دیسان بپینە و پەڕۆ بە پێکێنانی حکوومەتێکیەوە ڕەنگە بۆنۆکو ڕۆژنامە نووزۆ قسەیەکەم ڕەنگە لە دەرەوەی تەلەڤیزۆن کادریەکێتیمەوە بە خۆڵ نەکەمە چاوی بینەرەکانەوە گومانی تێدانێ بەس لێرە منەوە پرسیارە و ڕۆژنامە نووسێک لە بەڕێز بکەم خەڵک چانسێک داتەوە بەیەکێتی بە ڕقەمی باش بە کورسی باش بۆ هەڵبژاردنە بەڵام ئەوەی لە 4 ساڵ لە 3 ساڵی ڕابردوو لەو بەرنمەیە لەو تەلەڤیزۆنە لە تەلەڤیزۆنەکان تر لە مەجلیسەکان لە کۆبنەکان و توتانە لە ناعەدالەتی لەوانە ڕاستێکەنەوە ئەو هەڵبژاردنە ئەکەنە دەرفەتێک بۆی خەڵک زوڵمی لێ نەکرێ خەڵک ئێستا کەس نازانێت داهاتی ناوخۆ لەکوێیە ئێستا کەس ینی هەر ڕقەمە و خەڵک خۆیەتی بگاتە شوێنێک ئەو نانە بەو نانە ڕابگە ئەو مانگە بەو مانگە ڕابگە کارلوکمان ئێستا خەڵک ئومێدێک یان هیوایەکی بۆ یەکێتی بۆ دروست بۆتەوە کە ئەو هەڵبژاردنە بکرێت ڕێڕەوەکە لانی کەم 150 ڕێک بکرێتەوە ئێوە ئەو نیەتتان هەیە من پێم وایە تاکە هێز کە فریادرەسی جێبەجێکردنی داوا و داخوازەکانی خەڵکی کوردستان بێت تاکە هێز کە فریادرەسی ڕاستکردنەوەی ئەو خواری و خێچیانی حکومڕانی بێ لە هەرێمی کوردستان تاکە هێز کە ببێتە داکۆچی کاری سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستان فقط یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ یەکێتی زەڕەیەک لەو بەڵێنانی کە ئەیدا بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان پاشەکشە ناکە و ئەو هێزەی کە ئەڵێن نە بەڵام نەئێکی موئەسیر و کاریگەر فقط یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە من پێم وایە ئەم قەناعەتە لای خەڵکی کوردستان و لای شەقامیش دروست بووە و لە هەڵبژاردنەکانی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش ڕەنجی داوە بۆیە ئێمە بەو پەڕی گەشتبینیەوە ئەڕوانینە هەڵبژاردننی ئایندەی هەرێمی کوردستان و پێمان وایە بەشی دەرەنجامی هەڵبژاردن دوای ئەوە خەڵک دەرەنجامی هەڵبژاردنەکان من پێم وایە ڕاستکردنەوەی هەموو ئەو کەم و کوڕیانەیە کە ئێستا خەڵکی جا من شەقامی تر پرسیارەکە بکەم بەڵێن یەکێتی هەمیشە پارتی بەکاری هێناوە چاویان لەوێ ئەم جارە کە دەنگێکی باشیاندا بە یەکێتی شەڕ نەکە
بەڵام نائی مؤثریە بۆ کۆی جەنابەت گوتی لە پێناو ژیانی خەڵک لە پێناو ڕاستکردنەوەی ڕێڕاوەکە ئەو ئەبیندرێت ئەوەی ئەم 2 ساڵە شارەزای سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵ تاالبانی بوو بن من پێم وایە ئەم ڕاستی لای خەڵکی کوردستان ئاشکرا و ڕوونە و خەڵکی کوردستان و شەقامی کوردستان متمانەیان بە سەرۆک بافڵ هەیە کە نەئی سەرۆک بافڵ نەئێکە لە پێناوی مەسلحەت و بەرژەوەندی تەواوی خەڵکی کوردستان و دەرەنجامەکانی شاڵابی. زۆر سپاس بۆ بەڕێز لوقماوەردیان دابی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ دیدارە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامامان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە. خاتان